بەڵام ئایا تۆ بە تەمای شتێک بی، ئایا ئەم شتە بۆت ئەدێت؟ لێرە من لە ڕووی زانستیەوە وەڵامێکم هەیە. ئەگەر کەسێ بە تەمای شتێک بێت، احتیمالی ئەوەی ئەو شتە بەدەست بێنێ تۆزێ زیاترە لە کەسێ بە تەمای شتێک نەبێت. واتە بۆ نمونە من حەزەکەم بچم لە ئەمریکا بژیم، ناشتوانم بگەمە ئەمریکا، بەڵام زۆر جار لە خەیاڵەکانمان ئێتە خەیاڵم کە من لە ئەمریکا. چەند نەفەر ئەم خەیاڵەی هەیە؟ بۆ نمونە 100 نەفەر ئەم خەیاڵەی هەیە کە ڕۆژە لە ئەمریکا بژیم. 100 نەفەری کەمان هەیە ئەسڵەن هەر بیریان لێ نەکرد ڕۆژە بچن بۆ ئەمریکا. ئایا ئەم 100 نەفەرەی کە بیریان لای ئەوەیە و حەزەکەن و بەتەمان بچن بۆ ئەمریکا، احتیمالی هەیە چەندیان بچن بۆ ئەمریکا؟ احتیمالی هەیە لەم 100 نەفەرە 5 بڕوا، لەمانی تر ظاهیرەن احتیمالی هەیە یەکدوانێکیان بۆیان هەڵکەوێ بڕۆن، کەواتە هەر نەشاتۆ بە خەیاڵیا ئەڕوات. ئەگەر ئەم ڕێژەیە وەرگری، واتە ویستی مرۆڤ ئەکرێ جار جار بێتە دی لەبەر دوو هۆکار. یان خوای گەورە خۆی بە دڵی تۆ ئەکا، ئایا ئەوێ یارمەتیت باە ئەوێ قسەت ببڕێ، شتێک دەوێ بۆ تەکا، منە تەکا لەسەر تا وەڵێ بۆم کردی، لەو دنیاڵە بۆم کردی، ئەوەت ناویست بۆم کرد. ئەمە هیچ هێزێک نییە ڕێی لێ بگرێت کاتێک خوای گەورە بڕیارەیە کە ئیشێ بۆ تۆ بکات. ئەمە بەپێی عەقیدەی ئیسلامی ئەم قسەی من بەڵگەی هەیە. باشە ئەکرێ شتێکی بووە خوای گەورەش بیەوێ لەبەرەوەی منەت کار بەسەردا بۆ بکە، یان لەبەرەوەی تۆ ئەسڵەن کەسێکی وازت لە ئیمان و ئیحسان و تەقوا و ئەمانە هێناوە، خوای گەورە جاری وایە بۆ تەکا. وەکو ئەوەی کە کەسێکە بێباوەڕە، خوای گەورە احتیمالی هەیە ئەگەر لەبەر دڵی ئیمانداران نەبووە دەرگاکەشی بۆ کرد بە سەقفی خانووەکەشی بۆ کرد بە زێڕ و بەرزی. بۆ کاتە خوای گەورە جاری شتێک بۆکە مەسری ئەوە قازانج بێت، جاری وایە بۆی منەت کار بەسەر تا بۆ تەکات، جاری وایە لەبەرەوەی کە تۆ ئینسانێکی حکمەتی ئیلاهی وا ئەخوازێ کە دوعاکەت گیرا بکە بۆ تەکات. ئەمە مۆزوعێکە لەبارەی عەقیدە. بەڵام ئێستا قانونی جەزر ئەگەر بڵین بەس داڵغەلەیەتە دی، بە ڕێژەیەکی کەم ئەم داڵغەلەیانە کاریگەری هەیە تۆ مێشکت تۆ بۆ ئاراستەیە بەرێ. بۆ نمونە تۆ دایمە حەزەکەی کە شتێکت دەستکەوێت، هەموو جارێ لەو بازاڕە کاوەژێڕی، لەبەر ئەوەی کە تۆ حەزەکەی ئەگەر نەفەرێ باسی شتێ بکە یەکسەر تێگی ئەچی بەدەمیەوە. بۆ نمونە حەزت لە زۆرە خوێندنێکە، هەر ساڵانێکی زۆر حەزی لێی کردووە، سبەی نەفەری قسە ئەکا، قسەکە مێشکی تۆ وەریەگرێت کە تۆ پێشتر بیری لێ کردوێتەوە، ڕەفیقەکەت نایە بە خەیاڵیە، تۆ ئەچی بەدەم مەوزوعەکە و شتەکەت بۆ ئەبێ، ناوی ئەنی قانونی جەزم. بەم شێوازە نییە کەون تۆ ڕاکێشێ بۆ شتەکە، تۆ مێشکت ئاگادار کردوێتەوە کە ئاگای لە مۆزعبێت. ئەمە قسەیەکی زانستی، ئەوەش قسەیەکی عەقیدەی، واتە سەر لەبەری ئەو قسەیی کە ئەڵێ قانونێک هەیە کەونە با بەڕێوە، تۆ بیرکەرەوە کەون خۆی ڕائەکێشێت، چونکە کەون خاوەنی شعورە. ئەمە قسەیەکە کە لە بیرروبۆچوون و فکرە و فەلسەفەی هندۆسەکانەوە وەرگیراوە، پێچەوانەی عەقیدەی ئیسلامیە. چونکە لە عەقیدەی ئیسلامیە ئەڵێ ئەوە خوایە ئەوێ شتەکەت بۆ ببێ یا بۆت نەبێ، ئەو ئەڵێ نا کەون ئەوێ بۆت ببێ بۆت نەبێ. زانست ئەڵێ چی؟ زانست ئەڵێ تۆ بەوەی شتێکە بە خەیاڵدا ئەسڵەن هیچی بۆ نادێت، ئاوەرە لە یاد دانیشە بیرکەرەوە. بەڕێزان ئەخ باسی شتێ ئێستا تۆ بۆ نمونە دانیشە هەر لە یاد بیرکەرەوە حەزی لە پاسکیلە، یەکێک لەوانەی لە قانونی سڕە ئەڵێ من زۆر حەزم لە پاسکیل بووە، ماوەی بیرم لە پاسکیلە کردەوە، وەڵا ڕۆژێکیان لە خۆیەوە باپیرەم هاو پاسکیلێکی بۆ کڕی بووم بۆی هێنا. قسەیە زۆر ناعیلمیان قسەیە. بەڵام ئەگەر بە ئینسانێکی ژیر بڵێ ئەڵێ حتمما
دایکی باوکی یان ڕۆژێ لە قسەکانیان باپیری وی دڵکوتو ئەم کوڕە حەزی لە باسکیلە بیری لەو بڵێ هەدیەکی بۆ کرد باسکلەی بۆ کڕیوە ئەمە ناو ئەنی قانونی جەزب سەدان مناڵ من بە هەموو تەمەنی مناڵم حەزم لە باسکیل بۆیان نەکردمیتان سیارە لێت باشە دیخوا حەزیشم لێ بوو بیریشم لێ کردەوە لە خەیاڵەکانیشما بوو هەر بە مناڵیش چوون خۆم فێر کرد هەندێک ڕەفیقمە و باسکیلان هەبوو چۆنێ بوو خۆم فێری باسکیل نەشم کڕی ئێستاش نەمکڕیەوە باوەڕکەن بە گەورەیش لەگەڵ ڕەفیقەکەم بڕیارمان نا پلانیشماندا نابوتمان بە شەوان پاسی لەکڕین بۆ وەرزش ئەچین تا فڵان شوێنەوە گەڕێینەوە مەجارم نەبوو بیکڕم نەکڕا ئێستاش نەکڕا ئەوە تەمەنم بۆ 42 ساڵە قانونی جەزب بەڵام ویستم سیارە بکڕم حەزم لە جۆرە سیارەیە بۆ ڕاستمەکەم داڕاستان پارەی ئەوەشم نەبوو لە ماوەی ئەو ساڵا کڕی ئەکرێن بەڵام من کەون ئەمەی بۆ ڕاکێشە لەبەرەوە قانونی جەزب بە دڵنیایی تەوێ خۆت بە شایانی بزانی لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر گرنگە لە ڕووی عیلمیەوە گرنگە تۆ شتێکت بووە احتیمالی بەدەستی بێنی زیاترە و ڕێگە بگریتە بەر ڕێگە دروستەکە وی ڕێگەی بۆ بگریتە بەر نەک بە تەماوی من بۆ نمونە قانونی جەزب لەگەڵ کۆمەڵێک شتا ناگونج حەزرەتی مەریەم وەکو لای خۆمان ئەڵێن حەزرەتی مەریەمی دایکی عیسا عەلەیهی سەلام سکی هەیە و دارخورمایەک دارخورما بەڕێزان بیری لێکەنەوە پیاوێکی گەورە ئەبێ پیاوێک کێشێ پیر بێت خورماکێتە خوارەوە خوای گەورە خورماکە ناخاتە بەردەست مەریەم ئەڵێ بکێشە بە خورماکە بۆ ئەبێ خوای گەورە جارێ شتەکەت بۆکە بەس ئەبێ تۆ شتێ بکەیت ئەبێ تۆ شتێ بکەیت بۆیە قانونی جەزب لەو ڕۆ عیلمیەوە جێبێتەوە لای ئێمە کە بەڵێ ئەگەر تۆ بیری لای شتێ بێ مێشکت هۆشیارە بێتەوە بەرامبەر بەو شتە احتیمالی ئەوەی تۆ زوو هەست بە شتەکان بکەی یا بچی بە دوایە یا دەور و بەرەکەت کە پێت ئەزانن یارمەتیت بن یان هەلێک بۆ هەڵەکەوێت تۆ پێشتر بیری لێکردو بە فەرسەتی هێنی ئەچی ڕەفیقەکەت بۆ نمونە هەلی بازرگانی هەبووە هیوا هەبوو ویستی بازرگانی بکات وتویانە وەڵی فڵان شت ئێستا لەبارەی باشی تیانی یەکسەر چۆ بەدەمیەوە پێشتر حەزی کرۆ بازرگان بێت نەفەرێکی کە ڕۆژان بیری لە بازرگانی نەکردو دوای ئەڵە چی ئەڵێ وەڵایی ئەوەشیان بە من وت من نەچووم ئیتر کاک ئەو بوو بە بازرگانە من نەبوو خەتای خۆم بوو نەچوو کاکە تۆ نەبیست تۆ بازرگان بیت کاتە ویستن و نەویستن بە دڵنیایی کاریگەری هەیە بیر لای بێت لەگەڵەوەی بیر لای نەبێ کاریگەری هەیە بەڵام ئەو لێکدانەوە هیچ زانستی نییە کەون تۆ ڕائکێشێ بۆ ئەو شتە ئەوە زۆر ناعیلمیە